سەبارەت بە پرسی تەمیزکردنەوەی ئەو پێنج چالاکوانەی شیلازێ لەبارەی ئیفراشەرتیان کە کاتی خۆی لە دادگای کەتنی دەشتی هەولێر لەگەڵ تیمی پارێزەران داوامان کردبوو کە بە ئیفراشەرتی ئازاد بکرێن، بەڵام بەداخەوە دادگای کەتنی دەشتی هەولێر پاشەوەی کە ئیستنادی کرد لەسەر ڕێی داواکاری گشتی وارۆ لەسەر بڕیارێکی کۆنی محکەمەی تەمیز کە پەیوەندی بە مکافحەی ئەرهابەوەیە هیچ پەیوەندی بەو بابەتەوە نیە. محکەمەی کەتنی دەشتی هەولێر ئیفراشەرتی ئەو پێنج کەسەی شیرازەی ڕەت کردەوە. دواتر ئێمە لەگەڵ تیمی پارێزەران هەڵساین بە تەمیزکردنەوەی ئەو بڕیارەی دادگای کەتنی دەشتی هەولێر لە ڕێگەی محکەمەی جینایەتی سێ هەولێر ئەمڕۆ پێیان ڕاگەیاندین کە بەداخەوە ئیفراشەرتێکە دیسان جارێکی تر ڕەت کرایەوە و پێیان وایە کە ئەو بڕیارەی دادگای کەتنی دەشتی هەولێر بڕیارێکی تەندروست و ڕاستە، کە لە ئەسڵدا ئەوە ڕاست نییە لەبەرەوەی لەسەر هەمان ئەو پرس و لەسەر هەمان ئەو مادەیە خەڵکی تر لە هەرێمی کوردستان دەستگیر کراوە بە ئیفراشەرتی پاشان سزادراوە بە ئیفراشەرتی پاشان ئازاد کراوە. بۆیە ناکرێت لە دادگا بانێک و دوو هەوا بێت. لێرە کەسێک بۆ شمولی ئیفراشەرتی بکە بە هەمان ئەو مادە، بەڵام کەسێکی تر لە هەمان کات و سات لە هەمان ساڵ بەیەکەوە دەستگیر کراون و ئەوانی تر بڵێن مەشمولی نەبێ ئیفراشەرتی. ئێمە لەگەڵ تیمی پارێزەران تا ناوەڕاستی هەفتەی ڕابردووش زۆر ئومێدمان هەبوو کە ئەوانە مەشمول بوون بە ئیفراشەرتی و چاوەڕوانی ئەوەمان دەکرد کە مژدەی ئازادکردنی ئیفراشەرتی بە هەموو کەسوکاری ئەوانەی شیرازێ و خودی زیندانیانی شیرازێ و هەموو ئەوانەی بەپێ ئەو مادەی دەستگیر کراون مژدەکەتان پێ ڕابگەنین، بەڵام بەداخەوە دەرکەوت تەدەخولات تا ئەو دقەی بەردەوامە و بەو شێوەیە بڕوە لە تاریخ و مێژووی مەحاکمی کوردستان محکەمە وەزعیها خراپ نەبووە، ئەو هابڕۆ وەزعەکە بەرەو خراپتر دەچی، دادگاکان وەزعیان بەرەو زۆر خراپتر دەچی لەبەرەوەی کەوتونەتە ژێر هەژمونی حزبی. بۆیە ئەمڕۆ پێیان ڕاگەیاندین ئیفراشەرتی ئەوانەی شیرازێ ڕەت کرایەوە کە ئەوەش دەبێتە سابقەیەکی خراپ، سابقەیەکی قەزایی لە بۆ شێروانی و گوهدار زێباری و ئەیاز کەرەم و هاریوان ئیسا و مەلا شیڤانیش و هەروەها مەلا نەزیر و قارەمان شوکریش لە بادینان. بۆیە ئەو بڕیارە کە ئەوان شمولیان نەکە بۆ ئەوانی بە هەمان شێوە جارێکی تر شمولیان ناکاتەوە. بەڵام ئێمە لەگەڵ تیمی پارێزەران بەنیازین لە هەفتەی ئایندا داوای تەڵەب تەدەخولی تەمیزی بکەین کە محکەمەی تەمیزی هەرێمی کوردستان بێتە سەرخەت لە ئەو پرسە بۆی چارەسەری ئەو بابەتە بکرێتن و ناکرێت وەکو باسم کرد لە مەحاکم بانێک و دووهەوا بێت. سەبارەت بە زانیاری ئەو پارێزەری کرد دەستگیر کراوە بەداخەوە شێواز دەستگیرکردنەکەی شێوازێکی زۆر ناتەندروست بووە، دەبایە لە ڕێگەی سندیکای پارێزەرانەوە کە موافقەی مەرجع وەربگیرێت ئەو کات پارێزەر دەستگیر بکرێت و بەبێ ئاگاداری مەرجع و نەقابی مەحامیان ئەو ئیشیان کردیە و ئێمە لەگەڵ لقی هەولێری پارێزەران بەڕێز کاک ئایاد کاکەیی لەسەر خەتین لەسەر هێڵین، بەڵام زانیاریەکەن بجارێ لەبەرەوەی محکەمەوە ئیجراءاتی تحقیقی بەردەوامە نامانێت بەپێش ئەحداسکەوین دەمانەوێت تحقیقی خلاص بی، تا ئێستا تحقیقی خلاص نەبووە. ڕۆژی ئەوانەی لە زیندان لە چاکسازی گەورانی هەولێرن لە دوای ئەوەی کە مانگرتنەکەیان شکاند و داوای گواستنەوەیان کرد بۆ زیندانی چاکسازی سلێمانی، ئیداری چاکسازی هەولێر مامەڵێکی زۆر ناتەندروست و خراپیان لەگەڵ دەکە بەداخەوە. شێروانی تا ئەو دقی ئێمەش بەڕاستی نازانین لەکوێیە، بەڵام ئەوەی دەزانین کە لەگەڵ هاوڵەکانی لە هۆڵەکەی گواستراوەتەوە تا ئەو دقەش ئێمە نازانین ئایا بردویانە بۆ شوێنێکی نادیار یان لەکوێیە، بەڵام تا ئەو دقی ئێمەش معلوماتمان نییە. گوایە تەلەفۆنێکی بە کەسێکی بە تەلەفۆنی کەسێکی تر کۆدی بەکارهێناوە نازانم چی کردووە. ئەو بابەتانە بابەتی زۆر ئاساییە، زیندانی لەگەڵ یەکترین ئەو تەلەفۆنی ئەو بەکاردێنی ئەو تەلەفۆنی ئەو بەکاردێنی، بەڵام بابەتەکە هەنجەتە و دایانەوێت زیاتر ئەزیەتی شێروانی و هاوڕێیانەکانی بدەن.